باس لە شێوازی خزمەتکردن و چاودێریکردنی ئەسب دەکەین کە بێگومان لە ڕانیە ناوەندێکی بۆ چاودێریکردنی ئەسب کا قادر حەماحمەد بەرپرسی سوپاری ڕانیەیە کە لەلامانە لەگەڵ خۆیدا ئەلبومێکی هێناوە کە هەموو کار و چالاکیەکانی تێدا و بەشێک لە مێنانەش دواتر هاوکاران بۆتانی دەخەنە سەر شاشە کە کۆمەڵێک بواری ئەسب سواریە و لە چەندین چالاکی جۆراوجۆریشدا ئەم گروپەی خۆیان بەشداریان کردو لە زۆر بوون و یادی تایبەت و مەراسیمی تایبەتە کاریان کردو کا قادریان زۆر بەخێوێ لە ڕانیەوە تا ئێرە بەخێر کا قادر سەر چاوان دەکەم سپاسی کەناڵی کوشتاتی دەکەم کە هەمیشە هاوخەممانە و لەگەڵماندا بووە چەندێک لەگەڵ ئەسپاس سەر و سەودات هەیە چەند ساڵە من لە 2003 تیپی ئەسپسواری ڕاپەڕینم هەیە تیپەکانەیە بەڵێ چەند کەسن ئێمە زیاتر لە 35 ئەندامین بەڵام بە فعلی 12 سوارەی مەریوانمان هەیە لە دەڤەرەکەدا زۆر باشە با کەمە قسە لەسەر چۆنەتی خزمەتکردن و چاودێریکردنی ئەسب بکەین کە تۆ لەو ساڵانەوە لەگەڵ ئەسپا مامەڵە و کردو ئەم تیپەتان هەیە شازی خزمەتکردن چۆنە شازی مامەڵەکردن لەگەڵ ئەسپابێ بە چ شازێ بێ ئەسب بۆ خۆی شتێکی زۆر میهرەبانە کە تۆ خۆشت ویست ئەو بۆ خۆی خۆشەویستێکی زیاترت پێدا دیارەمە قورسە بەخێوکردنی ئەرکێکی قورسە بەسەر ئێمەوە بە تایبەتی بە حکمی ئەو مشکە ساڵێش کە ئێستا زیاتر ئەرکەکان قورستر بووە بەڵام من هەر لە شاشەی کورساتەوە سوپاسی خاتۆێرۆی ئیبراهیم ئەحمەد دەکەم هەمیشە پشتیوانمان بوو بۆ ئەوەی لە کوردستان ئەو بوارە بەرە پێشتر بڕوە هەمیشە هێرۆخان پشتیوانمان بووە لە ئێستاشدا سوپاسی کاقوبات تاڵەبانی دەکەم کە مانگێک لەوە پێش بانگێشی کردم بۆ شاری هەولێر و بەڵێنی پێداین هەمیشە پشتیوانمان بێت چەند زین و جلکوبەرگی ئەسب سواری بۆ یانەکەیمان دابین کرد من لێرەوە چاوی ماجەکەم و کاقوبات بەڵێنی داوە هەردووکمان هاوکارمان بێت بۆ ئەوەی تیپی ئەسب سواری ڕاپەڕین بەڕاستی بیکەین بە نێودەوڵەتی کاقوبات خۆشی بەڵێنم پێیداوە کە فێری ئەسب سواری بکەم بۆ ئەوی بتوانین ببێ بە ئەسب سوارێکی زۆر بەتوانە ئیشەڵا خوا پشتیوان بێ خۆشی عەزی لە وەرزشە و ئەسپەکانی داداش قسەمان لەسەر ئەوەش کردووە بەشێک لە ماینەکانی هێرۆخان کاتی خۆکە لە دەرەوەی هەرێم ئەسپەکانی هێناوە بۆ ئەوی کوردستان بەرەو پێشەوە بەرێ ئێستا دەمانەوێت ئەو ئەسپانە بهێنین بە جیهانیان بناسیێنین چۆن ئێمە دەبێت بێنین وەچیان لێ بگرینەوە لە ڕێگای منەوە وەچیان لێ بگرینەوە بۆ ئەوەی ئەم زینجیرە ئەسپە بمێنێتەوە بۆ سەتان ساڵی کەشکەمە وەکو یادگاریەکی خاتوهێرۆی ئیبراهیم ئەحمەد بمێنێتەوە لای ئێمە ئێمە بەرنامەمان هەیە بەم زوانە ئیشەڵا ئەسپەکانی دەبەمە لای خۆم بۆ ئەوەی لەو ڕوانگانەشەوە چاودێری ئەسب دەکەن لە شێوازی زۆرکردنیان و زیادکردنیان و لەوە شارەزایی بەڵێ من شارەزایی تەواو لێخوڕین نییە لەسەر ئاستی لێخوڕنان لەسەر ئاستی زاوز و دکتۆر کۆمەڵک حیلاج و نەخۆشی بەڵە لە هەمووی خیبرەمانەیە و مەحلوماتی تەواومانەیە جا پشتیوان بەخوای بێ بەرنامەمانەیە ئەسپەکانی دادەی گەشە پێ بکەین و لەو ڕوانگەیوە زاوزویان پێ بکەین بۆ ئەوەی بمێننەوە بەهیوای باشە باس لەوە کرد هەوڵی ئەویان کە ئەو ینی کە هەتانە بە نێودەوڵەتی بکەن بۆ ئەم بابەتە پێویستان بە چییە چۆن ئەتانەوێت ینی ئەسب سواری ڕانیە بە نێودەوڵەتی بکەن ئێمە قسەمان لەگەڵ کاقوبات کردووە بەڵێنی داوە هاوکارمانە کە لە دەربەندی ڕانی نادیەکی ئەسب سواری بکەینەوە ئەم نادیەش چەند کوڕ و کەس لە خۆی دەگرێ ئەم شوێنێکی سیاعیشە لەوەوە هەم ئەسپەکانی دادەش و بەشێک لە ئەسپەکانی خۆشمان دێخینە ئەم گەڕ لە منادیەدا ئەو کاتە کاقوبادیش خۆی شاڵات بێتە سوارێکی بەتوانە پشتیوانمانە کە خۆشتان زانیتان لە ساڵی ڕابردوشدا منی بەڕێکت بۆ وڵاتی میسر بۆ دەورەیەک و بە هیوای وەشم پێش لە وڵاتی سویسرا شەر داوا کراوم لە مەرحەلەیدا تودا ئیشاڵا دەیبینن دەسماوێش کاقادر بۆ ئەوەی کە ببی بە ئەسب سوارێکی بەتوانە ئەو مەرجانەی کە لەو کەسایە هەبێ بێت چی بێ وەڵاهی ئەبێ وەزنت لە 60 کیلۆ تا 65 کیلۆ بێ بۆ ئەوەی قورس نەبی کاتی حاڵاتی ئەسب کە زۆر سەریع دەبێ ئەسپەکە تواناکەی بۆ توانای خۆی بۆ وەرناگیرە کە تۆ زۆر قورس بی لەسەری وە سواربوونی شار ئەمە نییە تا خەڵکێکەیە بەلاوەکی ئەکڕێ و ئەسب سوارە بێ ئەمە هەر ئەمە نییە تۆ دەبێ مەرجی تند و تۆڵی تێدا مەوجود بێ لێخوڕینی عەقلی ئەسپەکە لەگە عەقلی خۆت هینکەی ئێستا من ئەسپمان هەیە کە بەر ببیەوە ڕادەوەستێ لەسەرت یاخود لە تۆ لە غاردا ئەسپەکە دەزانیت ئاوا بکە مەجالێکی بۆ وەربگرێ و زانیت تۆ چیت دەوێ
ڕاست ئەمە نییە تۆ لی بخڕوی سەری لێ بشێوێنێ باشە تایبەتمەندی تر چۆن ینی ئەم تێگەشتە چۆنە لەگەڵ ئەسپا ینی چۆن واکەی لی تێبگەی ڕێنمایی خۆی هەیە جوزانم نا تۆ دەبێت دەست پێهێنانە ئەو تۆ دەبێت بینی هەر ئەسپێکەتە بیشۆی خواردنی تایبەتی بدەی گێزەری بدەی پێ شیرناتی دێنێ شکری دەدەیتێ بۆی خۆشی بوێی ئەنی تۆ من ئەسپمەیە کە چای پێکەوتم بۆم دەحیلێنێ ئەخرەمە بۆ خۆت بڵێ هەموو ئەندامەکان ئەبێ هەر کەسە خەریکی ئەسپێ بێ هەر کەسە ئەسپی خۆی تایبەت بەخۆیەتی کاتی دەبێت تێکەڵی عقلی خۆی کە تۆ من ئێستا تۆ بی سواری ئەسپی من بیناتوانێ ئەسپەکەی من لێ بخڕی ئەوەیە من دەمەوێتەوە بۆ تۆی نایکە ئەمانی کە لە سەیرانگەکانە ئەسپێک لێ خوڕن و خەڵک بە 1000-2000 سەرەکەوێ و لێ خوڕێ ئەمانە چۆناوە بێدەنگ و عاقڵە وەستن ئەمانە ئەسپی تەبیعین ئەسپی بارن زیاتر فەقیرن خەڵک ئەوەندە مامەڵی لەگەڵ کردوون ناچاری هەموو عەرزەکان بوون بەڵام ئەسپەکانی ئێمە ناچاری ئەو بوارە نابن لە غێری خاوەنەکەی خۆی نەبێت باشە ئەگەر کەسێک بۆ نمونە ترسی هەبێت لەوەی کە ئەسب سواری بکە تۆ چۆن هەوڵی ئەوەی ئەو ترسە بڕاوێنیتەوە لای ئەو کەسانە شتی وا شاتۆتە لای تۆ کە کەسەکان ترسیان هەبوو بێ بەڵام دواتر بوو بێ بە ئەسب سوارێکی زۆر باش بەدڵنیایەوە تەلەبەمانە بووە خەڵکمانە بووە پێمان گەیاندووە بە دوو نەفەر سوارمان کردووە تا چۆتە سەر ئەسپەکە بۆمان ئەسپمان بۆ ڕاکەشان سێ کەس چاودێریمان کردو بەر نەبێتەوە بەڵام لە ئایندەدا ئێستا سوار چاکێکی زۆر بەتوانای لێ پەیدا بووە ناخەڵکی ئامان زۆر پێگاندووە باشەکە قەر ئێوە لە چوارچەوەی یانەدان یانەیەکن بەس بۆ ئەسب سواری بەڵام باشداری پاڵەوانێتیتان کردووە یعنی پاڵەوانێتی ئەسب سواری لە هەندێک وڵات هەیە ئێمە هەمانە پاڵەوانێتە لە کوردستانە من خۆشە هەبێت یان کراوە نەکراوە من خۆم لە میسر پارە وەکو کوڕە کوردێک لە وڵاتی میسر لەگەڵ هەموو وڵاتە عەرەبیەکان من وەک کوڕە کوردێک بەشدار بووم لەوێ ئاستێکی باشم هەبوو بەڵام ئێستا لەسەر ئاستی کوردستان پێویستیمان بە پشتیوانی زیاتر و ناساندنی وڵاتانە زیاتر باشە ئەمەش بەڕاستیت پێ بڵم بە کاقوبات دەکرێت پشتیوانمان بێ لێرەوە داوای لێ دەکەین کاقوبات دەبێت زیاد لەعەت پشتیوانمان بێ بۆی بتوانین ئێمەش لەسەر ئاستی کوردستان ئاستێکی زۆر باش بۆ کوردستان تۆمارکەین من توانایەکی باشمەیە ئاگەیلێتان بێ و جۆبسی داواکارەکانتان بێ کاقایر باسێکی ئەوەش بکەین شوێنی تایبەت بە ئەسب دەبێت چۆن بێ ینی ئەو ژینگەی کە ئەسپی تا بەخێوەکرێ و دەمێنێتەوە شەوان و ئیتر تەویلەکەیەتی مەسلەی شوێنی مانەوەیەتی ژینگەی گەرمی و ساردیەتی ئەبێت چۆن بێ ئەسب دەبێ شوێنەکەی زۆر خام بێ جیاواز لە هەموو ئاژەڵەکانی تر ناسکترە چکەتی ئێستا هەر ئاژەڵێکی تر کە نەخۆش دەبێت چارەسەری زۆر ئاسانە بەس ئەسب کە نەخۆش ببێت زۆر زەحمەت چاک دەبێتەوە ئەسب دەبێت جێگاکەی پاک بێ ئاو هەواکەی هاوسنگ بێ نۆک جەمێک سار بێ و جەمێک گەرم بێت چکاتی ئێستا تۆ سواری پێ بکە کە سارد و گەرمی لێکیدا کانیا شەستی نەخۆش دەبێت وەسپا هەموو شانی تەشەنوجەکە و جارێکی تر بۆت ناتەوە تایم دەبێت یەک هەوا بێ ئەگەر ڕۆژێ سواری پێ بکەی ئارەق بکات دەبێت حتمان شەوێ جلێکی گەورەی پێدا بدەیت جێگاکەی گەرم بێ کە دوو هەوا نەبێ زۆر باشە باکەمە قسە لەسەر ئەو کەلوپەل و پێداویستیانە بکەین کە گرنگ بێت ئەسب سوارێک بیپۆشێت بەکاریان بێنێ بۆ سەلامەتی گیانی خۆی ئەو کەلوپەل و پێداویستیانە چین کە گرنگە ئەسب سوار بەکاری بێنێت ئێمە سپاسی کاقوبات دەکەین ئەو ماوەیە ئەم کەلوپەلانەی بۆ دابین کردین وەکو کوڵاوە باشە ئەم سەردەسانەی کەسەکەیە چکاتی تۆ ئەگەر سرد سەلامەت بێ ئەمانەت سەلامەت بێ ئەمە بشکێش لەوانەیە باشتر بێ بەس ئەم جمگانە ئەساسە ئێمە ئێستا پێڵاومان هەیە هینمە پێڵاوێکمان هێناوە بۆ نمونە پێڵاوەکە دزمەیە بەڵام هەتا ئێرە دێ بۆ ئەوەی ئەساسی ئەمانەت نەشکێن ئەوانە دەبەسترێ تۆ گە ئامادەکاریانت کرد کە بەریش ببیەوە سەلامەتیە شوێنە ئەساسەکانت نەشکێن ئەوەی تر بشکێش باشترە لەخوای بەزیاد بێت تا ئێستا شێمە ڕووداومان هەبووە بەڵام گیانی پێوە نەبووە چێتە خوارەوە لەسەر ئەسب من خۆم لە ژیانمدا یەکجار بەربوومەوە یەک جارەکەش لە کاتی تەمریندا بوو سەرکێشیم دەکرد ئەلە سوارتانێک لێ نابێ بە سواربانە بەڵام سەرکێشەکەم چۆن بوو ئێستا وێنەیەکم ماوە لە نام ئەو ئەلمومەیەدا من پاشە و پاش سواری ئەسب ببووم بازدە نی تۆ حەکسی خەڵک پێشە و پێش بازیدا من هینێکی ترم دەکرد حەکسێکی کە فێر ببووم جارێکیان بەربوومەوە بەخۆی ئێستا شازانم سرم لەگەڵی دێش باشەکە خەر دوای پرسیاری من منداڵ چەند گرنگە لەنێ ئەو میانەیەدا هەبێت لە منداڵیەوە فێری ئەسب سواری بکرێت
زۆر گرینگە منداڵ چاتی کە بە منداڵی خولیایی بووی من لە تەمەنی 11 ساڵی و ئەسپم هەبووە بۆ ئێستا توانیمە هەموو قۆناغەکانی ئەسپ تێپەڕنم و لە هەموو هەر وڵاتێکی من پار لە مدەڕیبێکە بوو لە شاری میسر لە قاهیرە تەمرینی بە من کرد خۆی بەربووە کەس وتمەرە تۆ دابەزە تۆ مامۆستاکەمی بەڵام خۆت بەربوویەوە ئێستا من سپاس بخوا دەتوانم هەموو ئامادەکاریەکەم تێدا کە خەڵک فێر بکەم وە خۆشم ئەسپ سوارێکی زۆر بتوانم تعدا دەکەم لە هەموو وڵاتێک دەتوانم دابەزم و دەتوانم تواناکی باشم هەبێت ئەمانە ئاوا چۆن بەرزە بنەوەکە قایراوە ئەمە ڕەبتە بە ئەسپەکەوە عقلی ئەسپەکە لەگە سوارەکە هانتا من لێرەوە من پێدەڵم تۆ ئەگەر ئەم ئەسپا لە غاوەکەت بۆ تون کرد ئەوە زانێت تۆ چیتەوێ بەڵام هەموو ئەسپێک ئەمە ناکە وایە وڵا چالاکیتان زۆر زۆرە جاوە تا ها خۆشت ڕێگەڵی قسەی لەگەڵکی ئەمە ئەسپەکەی خاتوو هێرۆی برای محەممەدە دەمەوێت ئیشارەتێک بەم ئەمە بەڵێ ئەم ئەسپا ئێستا نەماوە لە ژیاندا بەڵام تایبەتمەندێکی زۆر تایبەتیە بوو کە پێمان دەگوت هەسا یەکسەر هەڵستامە ڕسمەکە شێتی خۆم سارم بۆ ڕادەگرت خۆیە چۆن نێو سارەی هەر کاتێک کە بمان هەوێ ناڵمان کردبە قاچی کەناڵمان لێدابە من تەنادەم و لاقت بەرزکە ڕێک بەرزیەکەت خۆی ناڵەکەمان لێدا بێ و یەک کەس بیگری ئەسپی تر دەبێت بە دووسێ کەس بیگری ئەمە ئەسپەی خاتوێرەوەی برای محەممەد بوو ئەسپێکی زۆر بەتوانا بوو باڵە چالاکیەکانتان زۆرن زۆر چالاکی شابەشداریتان کردو لە شتان ساغ بە چالاکی کللتوریە فۆلکلۆریە یادی پێنجی سێە زۆرێک لە فستیڤالە کللتوریەکانە گوندەکانە دوان سوارەی مەریوانە وکو خۆت دەڵی لەشتان ساغێکا قادریان سوپاس بۆم دەرفەتی کە پێت بەخشی کە لە ڕانیەوە کێشا هاتی بۆ ئێرە بەخێر بێ سەر چاوان